سڵاوی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی زۆر بەڕێزی کەناڵی دیمان لە پرۆگرامی کلیلەوە بە دیدارتان شاد بووینەوە. بابەتی ئەم جارە لە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخششدا باسی ژیانمان بۆ دەکات لە قۆناغی منداڵی بۆ گەنجی پاشە ئەم بۆ پیری و بە ساڵاتچووی. لە یەک ئاەتی قورئاندا خوای پەروەردگار لە سوورەتی ئەڕووم ئاەتی 54دا ڕاستیەکانی ژیانی مرۆڤمان بۆ دەردەخات. پێمان دەڵێ ئەگەر ئەم قورئانە پڕبەرەکەتە کەلامی خوا نەبێ هیچ مرۆڤێک توانای ئەوەی نییە لە چەند وشەیەکە لە یەک دوو دێڕدا ئاوا بەو شێوە چڕی و پڕی بەو شێوە زانستیە باسی ژیانی مرۆڤ بکە. سوپاسی پەروەردگار دەکەین کە ئەم قورئانە شاخەڵاتی خوای پەروەردگارە پێی بەخشیوین و داواکاریشین لە خوای پەروەردگار لەسەر ڕێبازی ئەم قورئانە بەردەوام بین، سودمەند بین، لێی وەربینەوە، بەرنامەی ژیانمان بێ و شەفاعەتکاری قیامەتمان بێ. پەروەردگار دەفەرمێ: الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة يخلق ما يشاء وهو العليم القدير. سورة الروم آية 54. پەروەردگار دەفەرمێ: الله الذي خلقكم، الله سبحانه وتعالى ئەوە خۆیەتی کە ئێوەی دروست کردووە، کەواتە دروستبوونی ئێمە هەر لە خۆمانەوە نەبووین، بەڕێکەوت نەبووە، بوونەوەرێکی تر نەبووین بووبین بە مرۆڤ، نەخێر، پەروەردگار خۆی ئێمەی مرۆڤی دروست کردووە. لە چی دروستی کردوین؟ من ضعف، لە لاوازی. ثم جعل من بعد ضعف قوة، پاش ماوەیەکی زۆر لە قۆناغی بێهێزیەوە دەگۆڕێن بۆ قۆناغی هێز و توانا. پاشان ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة، پاشان دوای چەند ساڵێک قۆناغی بەهێزیشتان نامێنێ، قۆناغ بە قۆناغ لاواز دەبنەوە، دەچنە قۆناغی بەساڵاتچوویی و پەککەوتەیی. يخلق ما يشاء، پەروەردگار هەرچی بێوێ ئەوە دروست دەکات، وهو العليم القدير، هەر خۆشی زانای بەتوانا و بەدەسەڵاتە. بە ئاەتەکە بە درێژیشی بکەینەوە و باسی ژیانی مرۆڤ بکەین لە قۆناغەکانی ژیانیدا. پەروەردگار دەفەرمێ: خەلەقەکم من ضعف، الله سبحانه وتعالى ئێوەی دروست کردووە لە لاوازی. سەرنجی وردی قورئان بدەن، نافەرمێ ضعافا کە بە حال بیهێنێ، یعنی حاڵتان لاوازیە، نەخێر. خەلەقەکم من ضعف دەفەرمێ ئێوە کە دروست بوون، ئێوەی مرۆڤ هەر ئەسڵتان لاوازیە. بەڕاستی وایە لە ڕووی زانستیەوە تەماشای مرۆڤ کە کاتێک کەوا دەبینی ئەسڵی مرۆڤ لە لاوازی لە بێتوانایی دروست بووە، لە سپێرمی پیا و لە هێرکۆکەی ئافرەت، دواتر دەپیتێندرێن و بە دیواری ڕەحمە دەیەوێ خۆی هەڵواسێ. ئەگەر نەیتوانی بە دیواری ڕەحمەوە هەڵواسرێ، گل بۆەوە کەوتە خوارەوە، ئەو کاتە ئەو مرۆڤە ئەو ئافرەتە دەڵێن عەقیمە، واتە نەزۆکە، منداڵی بۆ ڕاناوەستێ و منداڵی نابێ. ئەگەر توانی ئەو نوتفەیە کە بوو بە نوتفە خۆی هەڵواسی بە دیواری ڕەحمی ئافرەتەوە، ئەم جا وردە گەورە دەبێتە عەلەقە وەکو زەرویەکی کرمێکی سووری لێدێ، پاشان دەبێتە مۆڵغا، واتە دەبێتە پارچە گۆشتێک بە ئەندازەی کوتە گۆشتێک کە ئینسان لە دەمی خۆیدا لە کاتی خواردن نادەیخوا. ئەمە هەمووی لاوازیە، سەرەتا لە نوتفەیەک لە هێلکۆکەیەکی لاواز، دواتریش کە پیتە بە قۆناغەکانی پیتاندندا، خۆڕ هەڵواسین بە ڕەحەمی ئافرەتدا، بە ڕەحەمی دایکدا، و پاشانیش بوونە زەروێک، و پاشان بووە مۆڵغەیەک، واتە زارجوویەک. ئەمجا دەبێتە جەنین، دەبێتە کۆرپە. لەم قۆناغەشدا مرۆڤ هەر زۆر لاوازە، لە ناوکەپەتکەوە لە ڕێگەی دایکیەوە خواردن و هەناسەی بۆ دێ، واتە بۆ خۆی هیچ دەسەڵاتێکی نییە، هیچ خواردنێکی پێ ناخورێت، لە ڕێگەی ناوکەپەتکەوە لە ڕێگەی دایکەوە خواردن و خۆراک وەردەگرێت. پاشان کە ئەم مەلۆتکەیە لە دایک بوو، سەرنج بدە بەڕێزان، باڵندەکان کە بەچکەیان دەبێ، بەشی هەرە زۆری بەچکەی باڵندەکان لە مرۆڤ بەهێزترن. مرۆڤێک کە زۆر خۆی بە بەهێز دەزانێت و ئەزانێت دەسەڵاتی هەیە بەسەر هەموو گیانداران و باڵندەکاندا، بەڵام بەچکەی زۆربەی ئاژەڵەکان
بەچکەی زۆربەی باڵندەکان لە مرۆڤ زۆر بەهێزترن. مرۆڤ زۆر بوونەوەرێکی لاوازە لە کاتی لەدایک بووندا لە کاتێکا کە کۆرپەیە. دکتۆر عەلی شەریعەتی کتێبێکی هەیە یەک لە پەنای خاڵ و سیفری بێبڕانەوە کە مامۆستا هەژاری موکریانی زۆر جوان کردوێتی بە کوردی. لە لاپەڕە 15دا باسی ئەو ڕاستیەمان بۆ دەکاو بە ئەدەبیاتە کوردیە جوانەکەی خۆی هەژاری موکریانی ئاوا شعرە فارسیەکەی شەریعەتی کردو بە کوردی. ئەڵێ تۆ لە جووچک بێهێزتر بووی، بێدەرەتان و پێستر بووی، ئەو دێتە دەر بە جووکە جووک بۆ دان دەکوتێ پەلوودەنووک. بەڵام تۆ پارچە گۆشتێ شل، نەپەل نەمل نەگوڕ نەتل، چاو نەپشکوت و گوێنەبیس، تەوەزەل نەگریس سیس و پیس، لە ناو بێشکە قەتیس و گیر، مڵچەی لێوت دەهات بۆ شیر، زیقەت دەهات شیرت دەویست، دەگریای دەبنە خۆت دەمیست. واقعەن زۆر جوان وێنای کردووە. تۆ لە جووچک بێهێزتر بووی، بێدەرەتان و پێستر بووی. جووچکەی باڵندە، جووچکەی مریشکێک، جووچکەی مراویە کۆترێک کاتێکە لە هێلکەکەی دێتە دەرەوە تەماشاکە سەرنجی بدە. هەموو لە ماڵەوە ئەو باڵندان پەلەوەرانەمان هەبووە. بۆ دان دەکوتێ پەلوودەنووک، باڵەکانی دەکاتەوە جیکە جیکێک دەکا بە دووی خوارد نادەگەڕێ. بەڵام مرۆڤ کاتێک کە لە دایک دەبێ چاوی نابینێ، گوێی نابیستێ، ئیتر ڕەحمی خوای پەروەردگارە کە مەمکی دایکی بۆ دەگیرێ یان مەمکی لاسیک بە مەمکە دەیخوا، هیچ دەسەڵاتێکی نییە، جوڵەیەکی نییە. ئەنجا پەروەردگار دەفەرمێ وجعل الله، ئینجا زانایان دەفەرمون وجعل الله له سلاحا وحيدا وهو البكاء. ئەم منداڵە تەنها یەک چەکی بەدەستەوەیە بۆ هەموو داواکاریەکانی، بۆ هەموو ناڕازی بوونەکانی، بەس چەکی گریانی بەدەستەوەیە. یعنی ئەو چەکەی پێیەتی تەنها گریانە. کاتێک کە برسی دەبێ هەر دەگری، کاتێک ئازاری هەیە دەگری، کاتێک گەرما و سەرمایەتی دەگری. تەنها چەکێک کە بەدەستێوەیەتی منداڵێکی زۆر لاواز کە بە لاوازی چۆ ناو ڕەحمی دایکیەوە، بە لاوازی کۆرپەیەکی لاواز بوو دەستکی دایکیدا، کە منداڵی شەو لەدایک دەبێت کۆرپەیەکە لە زۆربەی باڵندەکان و ئاژەڵەکان بەچکەی مرۆڤ لاوازتر و بێهێزتر و بێپێسترە. یەک تەنها چەکی هەیە بۆ ناڕەزایی و بۆ داواکاری کە بریتە لە چەکی گریان. پەروەردگار دەفەرمێ ثمە بۆ تەراخیە لە زمانی عەرەبیدا، واتە دوای چەند ساڵ، دوای چەند ساڵێک لەم بێهێزی و لاوازیە کە تۆ هەر لاوازی پێویستیت بە شیری دایکە یان بە شیری قوتووە چونکە خواردنت بۆ ناخورێ. چەند مانگێک 6 مانگ بەرەو ژوور تۆ بەس تەنها دەتوانی شیر بخۆی. پاشان دەبێت دایک بتشوە، ئەبێت دایک خاوێنت کاتەوە. خۆم بەچکەیە ئەم مناڵە هیچ خۆی پێپاک ناکرێتەوە، لە پیسیدا دەڕزێ، پێویستی بەوەیە دایکی بیگۆڕێ، دایکی بیشوە و خاوێنی کاتەوە. پاشان کە فێری نان خواردنیش دەبێ، ئەبێ بە دەمیەوە کەواتە دە دوای شیر خواردنیشە خۆی ناتوانێت دەستەکانی بەرێ و کەوچک بگرێ و یان بە پەنجەکانی خواردن هەڵگرێ، ئەبێ بە دەمیەوە بکرێ. پاشان توانای بەدەستهێنانی نانی نییە، ئەنجاکە خۆشی بەدەستی خۆشی خواردی بە کەوچک خواردی بە دەمی خۆیەوە کرد کە خۆشی پاک کردەوە. ئالەم قۆناغشدا هەر زۆر لاوازە، لەبەرەوەی منداڵێکە نانی خۆی پێپەیدا ناکرێت، منداڵێکی 3 ساڵ 4 ساڵ نانی پێپەیدا ناکرێت، ئەبێ باوەک شەوڕۆژ بخاتە سەر یەک بۆ ئەوی منداڵەکەی تێرکە. ئەمجا دەفەرمێ جعل من بعد ضعف قوة، دوای چەند ساڵێک لەم لاوازیە پەروەردگار ئەم لاوازیەت بۆ دەژێڕێ بە بەهێزی. بەڵام لەو کاتەشە کە دەبی بە گەنجێکی بەهێز، ئەڵێ لە لووتکەی بەهێزیدام زۆر بە خۆت دەنازی، یعنی بە حیسابی خۆت چێو کون دەکەیت، شەرم لە هیچ کارێک ناکەیت، قورسایی دوو هێندەی خۆت بەرز دەکەیتەوە. ئالم کاتەشا پەروەردگار دەفەرمێ ئەسڵی خۆت لەبیر ناچێتەوە. تۆ هەر لاوازی خەلەقەکم من ضعف، لە لووتکەی هێز و توانای گەنجیشدا. ئەی مرۆڤ بە ئاگا بە، تۆ هێشتا هەر لاوازی. چۆن لاوازە؟ گایە گەنج لاوازە؟ بەڵێ، ئەوەی کە زۆر زۆر گەنجە و بە توانایە خۆی بۆ ئازارێک ناگرێ. یەک ئازارێک لە جەستەی دایەتی ئەبێت چەند دکتۆر بکاو دەرمانی ئازارشکێن بەکار بێنێ بۆی لەو ئازارە ڕزگاری بێ. بەرگەی تینوێتی و برسێتی ناگرێت. ئەو گەنجەی کە چەند بە خۆی دەنازێت، چەند لە لووتکەی هێز و دەسەڵاتدایە، بەڵام بەرگەی تینوێتی ناگرێت.
بەرگەی برسیەتێکی لە ڕادە بەدەر ناگرێت بە دووی ئاواوێڵە بە دووی ناناوێڵە بەرگەی جەڵتەیەک ناگرێت ئەو گەنجە جوانە بەهێزە بە قووەتە بە ئەندازەی نووکی قەڵەمێک خوێن لە سەریدا لە یەک دەمارە بوەستێ مێشکی لە کار دەکەوێت جەستەیەکی بێجیانە ئەو دڵی یەک بۆڕیەک خوێنی تێدا بوەستێ جەڵتەیەکی دڵ لی دەدا بەرگەی جەڵتەیەک ناگرێت ئەم گەنجە جوانە بەهێزە چەند کەسمان بینیوە خواشیفایم بدا و خواڕەحم بە ئێمەش بکە لە لوتکەی گەنجەتیدا لە لوتکەی هێز و توانادا جەڵتەیەک لێی داون پارچەیە گۆشتن خۆشیان نەزان داوای خواردن بکەن خۆیان توانای پاکردنەوەی خۆیان نییە کەواتە لە کاتی گەنجیشە کە پەروەردگار دەفەرمێ ئەو بێهێزیەی منداڵی مردەوە دەهێزم پێبەخشی ثمە دوای چەند ساڵێک گەیشتێ لوتکەی گەنجەتی ئاگادار بە خەلەقەکم من ضعفین تۆ هێشتا هەر لاوازیەکە تێدایە بەو خاڵانی کە باسم کرد چەند ساڵێک ئاوا بە گەنجی و بەهێزی دەمێنیەوە لە دەوری 15 ساڵیەوە بەرەو گەشەکردنیەکی باش دەڕۆی بەرەو هێز و توانە تاکەی تا 40 ساڵی تا 40 ساڵی ینی نزیکی 22 ساڵێک 25 ساڵێک تۆ گەنجی تۆ لە لوتکەی هێز و توانادای پەروەردگار دەفەرمێ ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة پاشان لە دوای ئەو هێز و بەپێزی و بە توانایی کاتی گەنجیتان پەروەردگار دەتانگێڕێتەوە بۆ لاوازی و بۆ پیری دوو حاڵەتی دیاکردەوە ضعفا وشيبة لە دوای ئەو قووەتی گەنجەتیە ینی لە 40 ساڵی هەتا 60 ساڵی ڕۆژ بە ڕۆژ نیشانەکانت لێ دەردەکەون کە بەرەو لاوازی دەڕۆی مرۆڤ لە 40 ساڵیدا بۆ دوور زۆر عیبت نییە کەچیەوە تا ئێستا ممانە زۆرجار عینەکمان پێیە کتێبەکەی بەردەمی خۆت پێ ناخوێندرێتەوە چاوت دەرەجەکەی دادەبەزێ دواتر وردەوە لە دووریشەوە باش نابینی پێویستیت بە چاویلکە دەبێت بە شێوەیەکی گشتی دەڵێم تووشی چاوکزی دەبی وا لێدێ ئەمجا شەکر بۆت خراپە خوێ بۆت خراپە چەوری بۆت خراپە ئەوانەی دڵسۆستن لە کوڕەکانت لە کچەکانت لە کوڕەزا و کوڕەزاکانت کە پەیدا بوون کچە زاکانت پێت دەڵێن باوە گەورە ئەمە مەخۆ ئەمە خراپە ئەمجا نیشانەکانی فشاری خوێنت بەرز دەبێت چەوری خوێنت بەرز دەبێت سوکەری و شەکرەت لێ دەردەکەوێت ئەژنۆکانت جاران بە شاخە هەڵدەگەڕای وردەوە دە ئازاریان هەیە ئەنجاوا لێدێ لە چلەوە بەرەو 60 نیشانەکان لێ دەردەکەون هەندێک جا پێویستی بەوەی لەسەر کورسی نوێژ دەکەی بە دانیشتنەوە نوێژ دەکەی لاواز دەبی ئێسقەکانت لاواز دەبن ئەمجا لە 60 بەرەو ژوور دەربەرەو 70 تەمەەن چەندێک بێ وە شەیبەتەن قۆناغی بە ساڵاتچوویە قۆناغی تەواو پیرەتی وردەوە دەلێت دەردەکەوێت جا لێرەدا سەرنجی وردی قورئان بدەن سبحان الله لێکچوونی ضعفی منداڵی لەگەڵ ضعفەنی پیری دوو وشەی بەکارهێنا سەرەتا کە منداڵی قۆناغی منداڵیت قۆناغی لاوازیە پەروەردگار دەفەرمێ قۆناغی پیریش قۆناغی لاوازیە بزانین لە چدا منداڵ و پیر وەکو یەکن یەکەم لە چاوی کزدا منداڵ کە لەدایک دەبێ چاوی کزە کە پیریش بوو دوای ئەو چەند ساڵە ئەو چاوەتیژەی کە لە دوورەوەشتی دەبینی لە تاریکیدا دەیبینی دەزووی بەو کونە بچووکەی داوی هێند ئەوەی کە مەشینەی خەیاتی ئەو داوە باریکە ئەو کندرە بەو کونە بچووکەی دەرزیەوە دەکرد چاوی ئەوەندە تیژ بوو ئێستا لە دوای چەند ساڵێک لە 60 بەرەو ژوورەوە لە تەمەنی بە ساڵەچوویدا چاوەکانی وەکو منداڵ لاواز دەبنەوە جاران بە منداڵی دەبوو دەستی بگری هەڵیستێنی ئێستا لە تەمەنی پیری و بە ساڵاتچوویە سوبحان الله دیقەت بدەن ئەو پیرە بە ڕەحمەتانی لە ماڵەکاندان لە پیاوان و لە ژنان باوە گەورەدا گەورەکان دەگەنە قۆناغێک عینی مناڵی ئەبێت دەستی بگری هەڵیستێنی چۆن لە مناڵی یا مناڵەکە کە قاچی دەگرت دەستمان دەگرت و وریای دەبووی تا لەگەڵ یا هەڵت دەستان لە پیریدا بە هەمان شێوە سێەم مناڵ ددانی نییە ئەو پیرەش لە کۆتایی تەمەنی داوای لێدێت دانەکانی هەمووی هەڵدەوەرن ددانی نامێنێ مناڵەکە بەس شیر و شۆربای دەخوارد بیزەبت ڕێک بەڕێزاندی قەت بدەن لە کاتی بە ساڵاتچووی زۆردا کە لە هەفتا و ئەوانە تێپەڕی کرد ئەمجا زیاتر پێویستی بە شیر و شۆربایە تااقەتی خواردنە بەهێزەکانی نامێنێ چوارەم مناڵ میز ڕناگرێ زۆرجار بە تەمەنی شوای لێدێ میزەکەی بۆ ڕناگیرێ پێنجەم مناڵ دڵی ناسکە زیور دەبێت دوایش زوو ئاش دەبێتەوە
مرۆڤی بە تەمەنی ژوایە ڕێک دڵی ناسک دەبێتەوە بە یەک قسە دڵی دەتەزێ وەکو مناڵەکە عاجز دەبێ بەڵام دڵێکی پاکیان هەیە دوای ئاشتیش دەبنەوە لە هەموویدا ئەم قۆناغمە پێنج شەشەم نابێ فەرامۆشی بکەی مناڵ فەرامۆشی بکەی دەگاتە قۆیانی جار هەیە دەست لە پیسی خۆی دەنێ واللهی مرۆڤیش خوا پەناماندا لە حاڵەتی بە ساڵاچووی وە شەیبەتەن لەو قۆناغەی کەوا لە پیرێکی لە ڕاددە بە دەردەڕاتە دەرەوە یعنی وای لێ دەست زاکیرەی نامێنێ جار هەیە پەنا بەخوا دەست لە پیسی خۆی دەنێ وەکو مناڵەکە ئەها مناڵ ئەگە بەجێ بێڵی دایبی شتی پێوە نەبێ بیندراوە جار هەبوو دەستی لە پیسەکەی خۆی ناوە پیریش بە تەمەنیش بە هەمان شێوەکو ئەو مناڵی لێدێتەوە زانای پایبەرز دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیری نابلوسیدا لە مجلدی 5دا لە لاپەڕی 146دا دەفەرمێ کابرایەک باسی دایکی کرد وتی مامەسا دوعای خێرمان بۆ بکە بتوانم لە خزمەت دایکما بم و خۆی گەورە ڕەحمی پێ بکە واللهی دایکم دەبەستمەوە تۆ بڵێ گوناهبار نەبم وتم بۆ وتی چۆن مناڵ لە بێشکە جاران بێشکە هەبوو ئێستا کەمتر بەکاردێ مناڵەکە بە دەسرازەدا دەبەسرا دەستەکانی قاچەکانی دەبەسترایە وتی دایکم ئاوە لە جۆلانەیەکە دەستەکانی دەبەستینەوە بگونەهبار نەبن وتم جاکاکە بۆ وای لێ دەکەی وتی واللهی مامۆستا دکتۆر بڕوا بکە یعنی خۆی پیسکە دەست دەکاتەوە ناو پیسەکەی خۆیەوە ئاوا زاکیرەی لە دەست داوە عقل و هۆشی لە دەست داوە ڕێک وەکو منداڵی لە هاتوێتەوە دەست دەکاتەوە ناو پاشەڕەوە پیسی خۆیەوە بۆیە دەستەکانی دەبەستینەوە وەکو مناڵی دای دەبەستین وەکو دەسرازە دایەبەستین بە پەڕۆیەک بە گولیسێک بە شتێک تەماشاکە لە حاڵەتێک لە مناڵیان نابێ فەرامۆشیکەی لە حاڵەتی پیری و بە ساڵاتچووی زۆریشە هەمان لاوازی بە سەرادێتەوە نابێ فەرامۆشیکەی خاڵی حوتەم منداڵ پرسیاری زۆر دەکات حەز دەکات لە شت تێبگا ئەهەم مناڵەکان من پرسیاری زۆر دەکەن حەزی زانینی شتەکانیان زۆرە پیر و بە ساڵاتچوش بە ڕێزان ڕێک وایە بەردەوام ئەوەی بە تەمەنەکانن دیقەت بدە لە ماڵەوە گوێ هەڵدەخا بزانێت تۆ باسی چ دەکەی دەنگ و باسی دەرەوەی ماڵ چییە لە زۆربەی شتەکان دەیەوێت ئاگادار بێ ینی زۆر جار گەنجەکان لیان تۆڕە دەبێت لە تو چی شت بەوەیە بەڵام نالی تۆڕەمە بە هەم مناڵەکە خۆم ئەو مناڵە چ سوودێک لەوانە دەبینێ کەچی حەز بە زانینی شتەکان دەکە حەز بە وەرگرتنی زانیاریەکان دەکە ئەوانەی بە ساڵاتچووشن ڕێک وەکو منداڵیان لێ دێتەوە ئاوە بەڕێزان حەز دەکەن شتەکان بزانن دەیەوێت مڕعاتیان بکەیت چەند دڵی منداڵ مەشکێنە زانیاری پێ بدە بە ئەندازەی پێویست پیرەکانیش ناوێ بڵێ تۆ ئیشت بەوە چییە تۆ حەقت چیە بەسەرەوە زۆر وەکو مناڵ حەزیان بە زانیاریە حەزیان بە وەرگرتنی زانستەکانە حەزیان بەوەیە بزان لە دەوروبەریانە چ دەگوزارێ دوو کەس لە ناو مەدیسێکە قسە بکەن ئەو پیرە و بە تەمەنە حەزەکە بزانێ باسی چی دەکەن دەبێت وەکو مناڵەکە مڕعاتی پرسیارەکانی بکەیت مامۆستا هەژار دەڵێ چاو نابینێ گوێ ناژنەوێ دانت نەما شیرت دەوێ یەخسیری لە ناو جێگادا مۆرەغەت زەوی بەرنادا لە وەڕزیان ئاغڵەب خەوتووی بێهێز و پێز لە کار کەوتووی هەر سێ کارت ماوە لە ژیان خواردن و ڕینەوە و گریان بەڕاستی جوانە وردەوردە عینی مناڵەکە چاوەکانت نابینێ گوێیەکانت گران دەبن ئەو گوێی جاران گوێی لە خشپەی پێیەک دەبوو ئێستا دەبێت بە دەنگی بەرز قسەی بۆ بکەی گوێیەکان گران بوون دانت نەما شیرت دەوێ جاران خواردنە ڕقەکانت دەخوارد ئێستا ددانەکانت نەماون پێویستیت بە شیرە زۆربەی کات یەخسیری لە ناو جێگادا ئینسانی بە ساڵاتچوو ئەو گەنجە جوانە بەهێزەی جاران لە تەمەنی 15 ساڵ بۆ 40 ساڵ چەند بەهێز بوو چەند حەزی بە خەوتنی کەم دەکرد دایمە لەشێکی چالاک ئێستا بەڕێزان بەردەوام یەخسیرە لە ناو جێگادا مۆرەغەت زەوی بەرنادا پشتت حەزی لێ بەڕاکشان تااقەتی دانیشتنت نامێنێ لە وەڕزیان ئاغڵەب خەوتووی ئەو کەسانی کە دەچنە تەمەنێکی زۆرەوە لە 70 بەرەو ژوور لە 80 بەرەو ژوور بەردەوام وەڕزن یعنی تر تااقەتی دەرەوەیان نەماوە ئەوەندە لە ژوورەوە بوون ئەوەندە لەسەر جێگاوە ماونەوە لە وەڕزیان ئاغڵەب خەوتووی بەردەوام زۆربەی کاتەکانیان زەریوا قسەی بۆ دەکەی سەیەکە خەوی لێکەوتووە بێهێز و پێس لە کار کەوتووی توانای کارت نەما توانای جوڵەت نەما هەر سێ کارت ماوە لە ژیان خواردن و ڕینەوە و گریان خواردنێک و پاشان کاروبارێکی ناو جێگاکەت و پاشان گریان بۆ حاڵی خۆت زۆرجا دەبینی ئەو تەمەنانە گریانیان بۆ حاڵی خۆیان دێ
ئەلبومی ژیانیان، وێنەکانی گەنجەتیان، یادەوەریەکانیان، دەڵێن فڵان کەسی ژمرد کە هاوتەمەنی تۆ بوو، دەست دەکا بە گریان، بیری گەنجەتی خۆی دەکەوێتەوە. پەروەردگار دەفەرمێ سەرەتا زۆر لاواز بووی، پاشان کردمانی بە گەنجێکی بەهێز، ثمە پاشان قۆناغ بە قۆناغ وردە وردە لاواز دەبیتەوە. پەروەردگار دەفەرمێ قۆناغ بە قۆناغ، اینجا ساڵ بە ساڵ هەز دەکەن بەرەو لاوازی دەڕۆن تا دەگەنە قۆناغی لاوازی پەککەوتەیی و بە ساڵاتچوویی و دانعمری. لە قۆناغی لەو حاڵەتەدا وتمان منداڵ وەکو پیر لە حەوت خاڵە هاوبەش بوون، بەڵام خراپتر لە مناڵ، یعنی پیرەکە خراپترە لە مناڵەکە لە لاوازیدا. بۆ یەکەم چاوی منداڵ ڕۆژ بە ڕۆژ تیژ دەبێ، بەڵام چاوی پیر ڕۆژ بە ڕۆژ لاواز دەبێ. دووەم منداڵ زانیاری و زاکیرەی بەهێز دەبێ، جاران نێزانی دەستی لە پیسی خۆی دەنا، بەڵام وردەوردە عەقڵی زیاد دەبێ، زاکیرەی بەهێز دەبێ. بەڵام پیرەکە بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ زاکیرە و یادەوەریەکانی لاواز دەبن. سێەم وەکو مامۆستا هەژار دەڵێ منداڵ بەو لاوازی خۆیەوە خۆشەویستە، کەچی پیر هەرچەند جێگەی ڕێز و حرمەت و تەقدیرە، ئەو خۆشەویستەی لە دڵەکانە وەکو منداڵ نامێنێ. مامۆستا هەژار دەڵێ هەتا ساوا و لەبەر چاو بووی، گەمەجاری دایی و باو بووی، ئێستا لە پاش دەیان ساڵان بوویتە گەبجاری مناڵان، خوێن شیرنۆکە بووی بە کاڵی، ئێستا منداڵی خوێنتاڵی. منداڵ خوێن شیرنۆکەیە بەو هەموو ئەزیەت و عەزابەی کە هەشتێتی باوکو دایک چێژی لێوەردەگرن. پیر و بە ساڵاتچووش جێگەی ڕێز و حرمەت و تەقدیر و خۆشەویستیە، بەڵام ئیتر حاڵ وایە ئەو خۆشەویستی کە بۆ منداڵێکی لاواز هەتە بە دڵنیاییەوە هەمان عەتف و سۆز و خۆشەویستی، یعنی ئاسوودەبوون بە پیرێکی بە ساڵاتچوو نییە. گەنجی و پیری بەرامبەر یەکن. گەنجی بەهاری تەمەنە، لە بەهاردا گەشەکردن، جوانی ڕوخسار، گەشانەوە، کارکردن و ناشتن هەیە. ڕێک وەرزەکانی ساڵ بەڕێزان وەکو قۆناغەکانی تەمەنوان، یان دەتوانین بڵێن ڕۆژگاری ژیانمان وەکو ئەم ڕۆژگارە وایە، ئەم خۆرەوادێ کە بە سەرماندا هەڵدێ. ئەوەتە تەماشا دەکەی خۆر لە بەیانیانە زۆر لاوازە، زۆر بێهێزە. وردە وردە قۆناغ بە قۆناغە لە ماوەی نیو سعاتە، لە ماوەی چەند دقەیەکە لە سعاتێکە بەهێز نابێ، ئەها لە شاخەکە دێتە دەرەوە وردە وردە قۆناغ بۆ قۆناغ دەچێتە ناوەڕاستی ئاسمان، زۆر بەهێز دەبێ خۆرەکەی بە تایبەتی لە هاویناندا. هەوەکو گەنجێتێکە وایە، منداڵیەکەی کە سەرەتا خۆر هەڵدێ وەکو قۆناغی منداڵی وایە. پاشان لە دەوری نیوەڕۆدا گەیشتۆتە ناوەڕاستی ئاسمان، لووتکەی بەهێزی خۆرە کە بەستونی لێت دەدا. لە دوای نیوەڕۆوە بەڕێزان دیقەت بدەن، وردە وردە خۆر بەرەو لاوازی دەڕوە، لە مەغریبە تاو ئاوا بوو. ئیتر دەڵێن قۆناغی ئەوەیە کە خۆر ئاوا بوو، خۆری مرۆڤیش ئاوایە. لە دوای گەنجێتێکەوە هەنگاو بە هەنگاو لە سعات 1 بۆ 2 وردە وردە دەڕواتە قۆناغی 4 و 5، هەتا کە مەغریبی بەسەرادێ خۆر ئاوا بوو. خۆری تەمەنی مرۆڤیش ئاوا ڕۆژگارێک ئاوا دەبێ. لە بێهێزی دەستی پێکرد بۆ لووتکەی بەهێزی لە ناوەڕاستی ڕۆژدا، و پاشان قۆناغ بە قۆناغ دەڕاتەوە دواوە هەتا بە مردن کۆتایی پێدێ. وەرزەکانیش ڕێک تەماشاکە، ئەو وەرزانێکە خوا بۆ ئێمەی داناوە قۆناغەکانی تەمەنمانن. قۆناغی گەنجێتی وەکو قۆناغی بەهار وایە، ئەوە تا لە بەهارە هەموو شتێک گەشە دەکا. ماندووی کەچی دڵخۆشی لە ناو بەهارە چەندە مرۆڤەکان بە تایبەتی لە زەمەنی پێشووترە لە بەهارە زۆر ماندوو بوون، لەبەرەوەی کوشت و کاڵ و هەموو فەلاحەت و ئانە لە بەهارە دەست پێ دەکا، بەڵام هەمیشە دڵخۆشی لەشت خۆشە. گەنجی ژوایە، گەنجیش چەندەم هەوڵ دەدا ماندوو دەبێت کە چی ماندووبوون ناناسێ، هەر دڵخۆشە. بەڵام پیری وەکو وەرزی پاییز وایە. وەرزەکانی پاییز ناوە کوردیەکان تکایە لەبەرکەن، چەند ناوی جوانن: ڕەزبەر، گەڵاڕێزان، سەرماوەس. ڕەزبەر واتە ڕەز دێتە بەر، لە هەندێک شوێنیش لە هەندێک زاراوەی کوردیدا پێڵەن مشتاخان. پیریش لە بەهاری تەمەندا چیت شان دەبێ و کارت کردبێ و ماندوو بووبی لە پاییزی تەمەندا دەیچنیتەوە. ئێستا و کەسانی کە کشت و کاڵ دەکەن لە بەهاردا چیان چان دەبێ،
شەتڵەکانیان چاندووە، شەتڵێکی بچووکی لاواز نەمامێکی ئاو داوە ڕواندوویەتی ئەمەی کە لە بەهارا کردوێتی لەکوێ لە ڕەزبەرە هەڵی دەگرێتەوە لە پاییزە لە سەرەتای پاییزە هەموو شتەکان پێدەگەن ئەوەی لە بەهارە ئەو شەتڵە بچووکەی ناڕستوتە ئێستا گەیشتۆتە بەرهەم ئەها ڕەزبەر ڕەزەکەت هاتۆتە بەر مشتاخان مشتاخەکەت دەنیتەوە ئەو میوەی لە بەهارە خزمەتت دەکرد ئێستا لە کاتی پاییزە بەرهەمەکەی ترێی سپی و ترێ ڕەش دەیکەی بە مێوش ئەوەی لە بەهارە هیچی نەچان دەبێ هەر تەنها خەریکی خەوتن بوو بێ نابێت لە پاییزە بەتەما بێ مشتاخەکەی هەڵگرێ و ڕەزەکەی هاتبێتە بەر لە پیریشە ئینسان تەماشای قۆناغی ژیانی ڕابردووی دەکات لە تاعەت و عیبادەتە ئەگەر بەگەنجی کردبێتی ئێستا لە پیریدا دڵخۆشە ئەگە کار و کەسابەتێکی زۆری کردبێ خۆی بنیاد نابێ بە حەڵاڵی شتێکی پێکەوە نابێ ئێستا لە پاییزی پیریدا دەیچنێتەوە بەرهەمەکەی دەخوا ڕەزبەر واتە ڕەزەکەت دێتە بەر پیریش کە سەرەتاکەی وەکو پاییز وایە بە قۆناغی ڕەزبەر دەست پێ دەکات سوبحان الله چەند ڕێک و پێک تەماشاکەن وەکو یەکە ئەها پیری ڕەحمەتە پاییز ڕەحمەتە پاییز ڕاستە گەڵاکان هەڵدەوەرن لە وەرزی خەزانی پاییزە بەڵام پاییزیش ڕەحمەتە یەکەم مانگی پاییز ناوی ڕەزبەرە ناوی مشتاخانە ڕەزەکەت دێتە بەر پیرێکیش کە بە ڕەحمەت بێ بینی خۆی خوای بە پاکی بربێتە سەر لە گەنجێتیەوە حرامی نەکردبێ حرامی ئەنجام نەدابێ زوڵم و ستەمی نەکردبێ لە پیریدا وەکو ڕەزبەرەکە وایە وەکو وەرزی پاییز وایە کە یەکەم مانگی ڕەزبەرە ئەوەتانە چۆن کشتیارێک فەلاحێک جوتیارێک ڕەزەکەی دێتە بەر پیریش لە قۆناغی پیریدا سەرەتای پیریدا پێگەیشتنی کوڕ و کچەکانێتی ئەو نەوانەی لە دەورنی کە زۆر جێگەی خۆشحاڵین ئەو منداڵانەی دوێنێ ئەم خزمەتی دەکردن کار و کەسابەتی بۆ دەکردن پارەی بۆ پەیدا دەکردن نان و بژێوی و خان و ماڵی سارەی بۆ دابین دەکردن پێی دەخوێندن ئێستام پیر بووە ئەوە ڕەزەکەی ئەم منداڵانن ڕەزەکەی هاتۆتە بەر منداڵەکان لە دەورنی کوڕ و کژەکە بە ڕەحمەت بن لە دەورنی ئەمجا کوڕ و کچەکان هاوسەگیریان کردووە نەوەی نەوەکانی خۆت لە منەوەکانت خۆشەویستترن کوڕەزاکان و کچەزاکانت هەموو بەدەورتەوەن ئەمە بەرهەمە ئەمە ڕەزەکەت هاتۆتە بەر ئەمجا پاشان پیری لە قۆناغی ڕەزبەردا خانەنشین دەبی خانەنشینی واتە ڕێز و حرمەت لێنان لەلایەن دەوڵەتێکەوە نەک ئێستا کە عادل بێ ڕێز و تەقدیری دەگرێت دەڵێ سوپاس بۆ ماندووبوونت تەواوی تەمەنی گەنجەتیت بەم وڵاتە بەخشی لە پیریدا پێویستە موچەی زۆر باشت هەبێ ڕێز و حرمەتت هەبێ لە ماڵەوە دانیشە موچەیەکی فولت دەدرێتێ ئەمجا ئیسراحەت بکە ئەمجا پاشان لە پاییزی پیریدا وەختی گەڕانە وەختی سەردانە وەختی سەفەری وڵاتانە تۆ لە قۆناغی گەنجیدا بەهۆی کارکردنی زۆرتەوە بەهۆی مەعیشەتی زۆرتەوە بەهۆی بەخێوکردنی ماڵ و منداڵتەوە بەهۆی وەزیفە و دایرەتەوە بەهۆی دوکان و بازار و تیجارەتەوە نەتوانیوە بەدڵی خۆت سەفەرێک بکەیت لە پیریدا کە هێشتاکانت تەواو بە سەرخۆتەوەی ڕەزبەرە مانگی یەکەمی پاییزمان ڕەزبەرە لە پاییزی پیریشدا ئەمجا تۆ وەختی ئەوەتە ئیتر شتێکت بنیاد ناوە ئێستا وەزعی داراییت باشە ئەگەر مۆزەفی حکوومەت بی ئەگەر دەوڵەتەکە دادپەروەر بێ موچەیەکی وات دەداتێت لە خۆت زیادە ئەمجا دەگەڕی بەسیلەی ڕەحم و گەڕان و سەردان و سەفەری وڵاتان تەماشاکەوانی بە تەمەنن لە وڵاتانی پێشکەوتوودا ئەمجا لە پیریدا خەریکی گەڕانن بە وڵاتاندا ببینینی دیمەنەکان ئەوەی عیبادەت بکات دەچێتە حەج و عومرەی زیاتر دەکا شوێنە پیرۆزەکان بەسەر دەکاتەوە پاشان ئەزمون پێشکەشکردن تۆ لە قۆناغی ڕەزبەرای ئەی بەتەمەن ئەزمموی ژیانت کۆ کردوێتەوە ئەمجا دەبێت منداڵەکانت دانیشێنی کوڕەکانت کچەکانت هەفتەی جارێک بێ مانگی جارێک بێت لە بۆنەکاندا بێن نەوەکانت کە دێن سەردانت دەکەن ئەزمموی ژیانیان فێرکەی واتە تەمەنت بە فیڕۆ نەچوە کوردەواری دەڵێ سرم لەبەر هەتاوە سپی نەکردووە واتە تەمەنم بە خۆڕایی سرف نەکردووە ئەزممونم هەیە الحەمدولیلا ئەزممونەکانت لە پاییزی پیریدا پێشکەش بە نەوەکانت دەکەی بەخوا حیفە ئینسان گەیشتێتە 70 ساڵ 80 ساڵی تەمەن 75 ساڵی تەمەن یەک ئەزمموی نەبێ
یعنی نەزانێت کوڕکچەکانی بڵێن باوکە دایکە ئەرێ شتێکمان پێ بڵێ بڵە وەڵی ڕۆڵی جان نەعزام هەر تەمەەن چۆن ڕۆی بەخوا نەزانی بێت تەمەنت چۆن ڕۆی غەدرت کردووە ئەبێ ئێستا تۆ قۆناغی ئەوەی ئەزمونت پێبێ قۆناغێک ببێ بڵێ کوڕشی نموریا بە ئەم ڕێگایە من تاقیم کردەوە تونێلێکە ئەو سەری تاریکە تۆ هەر ئەم ڕۆ پێدامەڕۆ من باش بوو لە نیوەیدا گەڕامەوە هەستم بە خۆم کرد بەڵام تۆ ئامۆژگاری دەکەم ئەم تونێلەکە ئەو سەری تاریک و دەرناچێ و دەگاتە بەهیلاک چوون ئەو سەری ڕووناکی نبینیتەوە هەر لە ئێستاوە پێدامەڕۆ هاوڕێیەتی کۆمەڵە خەڵکی دیاریکراوە من لە سەرەتای گەنجەوە کردم بەڵام ئەزمونم وەرگرت ئێستا تکال لێ دەکەم تۆ هەر ئەم ڕێگایە هەڵمەبژێرە فڵان کار و کەسابەتە لە تەمەنی گەنجیتیدا کوڕی شیرینم تەمەنت بە فیڕۆمەدە من ئەزمونم هەیە ئەگەر لە تەمەنی بەهاری گەنجەتیدا شتی باش نەنێشی بەخوال لە پاییزی پیریدا بێبەرهەم دەبی وەکو ئەو کەسەوە لە سەرەتای بەهارە هیچی نەچان دەبێ بەتەمابێت لە پاییزە مشتاخەکەی بنێتەوە ڕەزەکەی بەربگرێ و هەڵیگرێ و بەرهەمی بێ ئەوە جێل بوونە واتە قۆناغی پاییزی پیری قۆناغی ئەزمون پێشکەشکردنە قۆناغێکە ئامۆژگاریان بکەی سەرکەش مەبە ڕووکەش مەبینە شەڕانگێز مەبە لەسەر قسەیەکی بچووک خوێنێک مەڕێژە بە تەحمل بە لێبوردە بە هەندێشت هەر گوێی خۆتی لێکارکە چەند باشە ماڵێک پیرێکی تێدا بێ باوە پیرەیەک باپیرەیەک داپیرەیەک بەم ئەزمونە جوانانە نەسیحەتی ڕۆڵەکانی بکە ئەم پیرە ڕەحمەتە وەکو پاییز بەرەکەتە هەر ڕازبەری تێدایە هەموو میوەکان لە پاییزا پێدەگەن پیرەکانج ڕەحمەتن بەرهەممان پێشکەش دەکەن چەند جوانە بە کوڕەکانی بڵێ بە کچەکانی بڵێ کوڕی شیرینم ئاگەر لە نوێژەکانت دەبێ بەخوا ئەستا من پەشیمانم ئەگەر نوێژێکم فەوتا بێ ئەگە عیبادەتی خۆم نەکرد بێ ئەو تەمەنی گەنجێتیە سوزدەیەک بۆ خوانەبەی ئەزانی لە پیریدا هەموو پەشیمانیە جا پاشان ئەو هەموو نوێژە قەزا ناکرێتەوە ئەمجا خەفەت دەخۆی حیفە ڕۆژوێکت فەوتێ لە تەمەنی گەنجێتیدا کە جەستەت ساغە تازە لە پیریدا ئەنواع نەخۆشی ڕوت تێدەکا بێهێز و لاواز دەبی حیفە لە گەنجەتیدا حەج و عومرە نەکەی هەڵیگری بۆ پیری لە دوایدا بیبی بەبار لە حەج و عومرە لەسەر خەڵک ئەم ئەزمونانە پێشکەشی سڵح و ئاشتەوایی بکەیت لە پاییزی پیریدا پیرەکان دەبێ دەوری ئاشتەوایی ببینن جاران لە لادیەکانی خۆماندا لە شارەکانی کوردستانی خۆماندا پیرێک تەنها گۆچانێکی پێبوو بڕواتان هەبێت بەقەدەر بنکەیەکی پۆلیس بەقەدەر بنکەیەکی ئاسایش بەقەدەر دەستگایەکی داد و دادوەری دەوری کوژانەوەی فیتنەی هەبوو ئەو پیرە ئەوەندە ڕێزی لێ دەگیرە ئەوەندە بە ئەزمون بوو بەس بە گۆچانەکەی لە دەیەکەدا دوو گەنج بە یەک هەڵپڕژانە دەمەقاڵێک بوو بووایە بەس بە ئاماژەیەک لە یەکی جادەکردنەوە شەو دەیبرن و بە یەکی ئاش دەکردنەوە خۆ زۆربەی دەیەکانی کوردستان الحەمدە پۆلیسی لێ نەبووە بنکەی ئاسایشی لێ نەبووە خەڵک هەیە حتا مردووە دیوانی داد و دادگای نەبینیوە دادوەری نەبینیوە خۆ خەڵکەکانیش بەریەک کەوتونی مە مرۆڤین شەڕیش بووە دەمەقاڵێش بووە بەریەککەوتنیش بووە عازیش بووە ئەم ئەزموندارانە ئەم پیرانە لە پیاوان و لە ژنان ئیشیان ئەوەیە ئەبێ خەریکی سڵح و سەڵاحەت بن هەر یەکسەر چون کوژاندویانەتەوە خەڵکەکە ڕۆژ شەڕی بووە شەو بەیەکەوە ئاشتیان کردوونەوە لە جێژنێکا بەیەکەوە ئاشتیان کردوونەوە دەوری دادوەریان بینیوە بەبێ ئەوەی کەوا پۆلیس و گرتوخانەشیان هەبێ بەبێ ئەوەی غەرامە و گرتنیان هەبێ چەند ناشرینە ئینسان لە تەمەنی پیریدا دوو لە ڕووی جەنابتان ئەو بینە لە بەڕێزانی کە تەمەنێکیان هەیە و دەمان بینن حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان ئێوە لەوانە نەبن ئینشاءڵڵا چەند ناشرینە مرۆڤ لە قۆناغی پاییزی پیریدا خەریکی فیتنەیی بێ خەڵکێک هەیە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان دوو لە ڕووی ئێوە وەڵڵاهی بیندراوە ئەو پەڕی بە تەمەنە لە ئافرەت و لە پیاو سەری سپی ڕیشی سپی پشتی چەماوەتەوە چاوی کەس بووە بە چاویکە دەبینێ کەچی هێشتا خەریکی فیتنەیە هێستا خەریکی ئاژاوەیە هێشتا حەزی بە سڵح و سەڵاحەت نییە دوو گەنج ئاش دەبنەوە کەچی ئەم نایاڵێ ئەم فوو دەکا بە ئاگری شەڕە ئەمە لە تۆ ناوەشێتەوە ئەمە بۆ تۆ نابێت ئەمجار لە پاییزی پیریدا بەبێت زیاتر ئینسان خەریکی عیبادەت بێ پیری ڕەحمەتە ئەگەر لە پاییزەکەیدا خەریکی عیبادەت بی ئەمجار ڕەزەکەت هاتۆتە بەر و منداڵەکانت گەورە بوون و ئەرکی ماڵت لەسەر سوک بووە وەزیفە و دایرەت نەماوە ئەمجا دەبێت زیاتر هەوڵ بدەین جەماعەتەکانت زۆرتر بن جومعەی باشتر بکەی عومرەیەکی زیاتر بکەی خزمەتی قورئان بکەی قورئان بخوێنی زیکری خوا زۆرتر بکەی سیلەی ڕەحم
قسەی خێر ئامۆژگاری نەسیحەتی جوانی گەنجەکان و ئەوانەی کەوا لە خوار خۆتەوەن لە تەمەندا ئەمانە هەموو پێشکەشکەی خەریکی ئەم کارانەبی. ئەمجا سەیریکە قۆناغی دوای ڕەزبەر مانگی دووەمی پاییز پێ دەوترێتی پێی دەوترێت گەڵا ڕێزان. هەز دەکەی قۆناغێکیکە لە تەمەن و پیرەکە چوویتە پێشەوە. ئەمجا وردە وردە چۆن دارێک گەڵاکانی لێ دەبێتەوە هێز و توانەکانی تۆی بەڕێزیش ئەوە وردە وردە گەڵاکانت هەڵدەوەرن. ئەوە وردە وردە گەڵاکانت هەڵدەوەرن و کاتت یعنی تەمەنی ژیانت بەرەو هەڵوەڕین دەڕوە. هەر ڕۆژە هەز بە ئازارێک دەکەی، هەز بە نوقسانێک لە جەستەتدا دەکەی، هەز بە بێت توانایی خۆت دەکەی. ڕۆژ بە ڕۆژ پێمەوە دیارە کە بێت تواناتر دەبم لە جاران. پاشان ئەمجا قۆناغی سێەم مانگی سێەمی پاییز پێ دەوترێت سەرماوەرز. سەرماوەرز دێتە پێشەوە ئالەم تەمەنەدا چۆن مرۆڤەکان پەنا بۆ ژوورەکان دەبن. هەر لە سەرماوەزە لە قۆناغی سێەمدا لە مانگی سێەمی پاییزدا ئەمجا بە تەواوەتی دەبێت دەرگاو پەنجەرەکانت قایمکەی، نوێنی ئەستور لە ماڵەوە ڕاخەی، سۆبەکان حازرکەی، لە لادەیە بێ سۆبەی دار و لە ناو شارە بێ سۆبەی نەوت و غاز و خۆ گەرمکەرەوەکان. مرۆڤیش وای لێدێ ئەمجا لە قۆناغی سێەمی پیریدا لە سەرماوەرزە بەردەوام حەزی بە ژوورەوەیە، بەردەوام حەزی بۆیە سنگی بە سۆبەکەەوە بێت، دەستی وەلای ئاگرەکە درێژ بوو بێ، لە ژوورەوە نایەتە دەرەوە. چاوەڕێی ئەوە دەکا قۆناغی سڕبوونی زستان دێتە پێشەوە، پاییزەکە تێپەڕ کرد، بەهاری گەنجێتی دڕۆی، پاییزی ڕەحمەتی شدڕۆی، ئیتر مردن کفنەسپیەکە بە فرانبار چاوەڕێتە. ئەها بە فرانبار دوای پاییز دێ یەکەم مانگی زستان کفنەسپیەکەت وەکو بەفری زستان بۆت حازرە، چاوەڕێ و دووراوە و ئەبێ بچیتە ناویەوە. مردنیش کۆتایی بەم قۆناغی ژیان هەمووی هێنا. جا هەیە هەر لە مناڵی دەمرێ، هەیە لە بەگەنجێتی دەمرێ، هەیە هەموو قۆناغەکان دەبڕێ، پاییزەکەش هەر سێ قۆناغەکەی دەبڕێ. ئەمجا بە فرانباری زستان ئامادەیە و کفنەکە دەمی کردوتەوە و قەبرەکەت بۆ ئامادەکراوە. ئەمە قۆناغەکانی ژیانی مرۆڤە. ئەم قورئانە پڕ بەرەکەت و بەخشەشە، کاتێکە دەی خوێنینیان بۆمان دەخوێنرێتەوە، هەمووی بە ئاگامان دێنێتەوە، ڕامان دەشڵەکێنی لە خەوی غەفڵات. بابەتی ئەم جارەمان لە پرۆگرامی کلیلە کلیلێکی داینێ بەرچاوی ڕوون کردینەوە بەوەی کە تەمەنێکمان هەیە بەو گەنجانێکی ئێستا دەمانبین و دواتر لە ڤیدۆکاندا بابەتەکان دەبینەوە. واللهی ئەم ئاەتەی قورئان لە سوورەتی ئەڕوومدا ئاگاداری کردینەوە. لاوازیەکەت دەبێتە بەهێزی، بێهێزیەکەشت هەر بەهێزیەکەشت ئەی گەنج هەر لاوازیە. ڕۆژێک ئەو قۆناغی گەنجێشت دەبێتەوە لاوازی، بەڵام گرنگە لە پاییزی پیریدا پیرێکی بە ڕەحمەت بی، هەم بۆ خۆت هەم بۆ دەوروبەرت زەحمەت نەبی. چەند خۆشە لەم قۆناغانەی ژیانتدا خەریکی چاکە بوو بی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگاداری کردوینەوە لە سێ شت خۆت پارێزە بۆ ئەوەی لە کۆتایی تەمەن تا پەنجەی پەشیمانی نەگەزی. كل المسلم على المسلم حرام دمه وماله وعرضه. کە تۆ مسلمانی، ئەو خەڵکانش لە دەوروبەرتن مسلمانن، ئەو مرۆڤانی لە دەوروبەر دیشتن ئیماندارن، سێ شت حرامە لەسەرت بەرامبەر بە خەڵک مەیکە. خوێنی خەڵک مەڕێژە، دەستت لە کوشتنی کەسی شانە بوو بێت، نە بە قسە، نە بە تەکبیر، نە بە ئاماژە، نەخۆت کردبێتت، نە بە تەکبیر و فەرمانی تۆ کرابێت. خوێن ڕشتن لە ژیانتان نەبوو بێ. بەخوا هەر کەسێک گەیشتە قۆناغی سەرەمەرگ و مردن، خوا ڕەحمی پێکردبێ، دەستی بە خوێنی خەڵک سوور نەبوو بێ براوەیە. دووەمیان وەماڵ و ماڵ و سەروەت و سامانی کەست لا نەبێ، دزین نەکردبێ، غەشن نەکردبێ لە بازاڕە، سوێندی بە درۆ نەخوارد بێ و خەڵکت نەخەڵەتان بێ لە مامەڵەدا. ڕۆژگارێک بازاڕت گەرم بوو خەڵک متمانی پێت بوو، هەر بە سوێندی بە درۆ خەڵکت دەفری و دەدا، دەستت دەبڕی، قۆڵت دەبڕی، ئەمانە نەهات پێتە ماڵتەوە. تاڵانیت نەکردبێ، ماڵی دایری حکومەتت نەخواردبێ، دزی نەکردبێ، گەندەڵیت لە کارەکەتدا نەکردبێ، موچەی بندیوارت وەرنەگرتبێ، موچەکەت حرام نەبوو بێ بەوەی کە حەزت کردو خۆت لە کار دزیوەتەوە و کەسیش چاودێری نەکردو یان چاودێرەکە لە تۆ خراپتر بوو بۆی نەیتوانێت محاسەبەت بکە. لە تەمەنی کۆتایی ژیانتدا بیرت کردبێتەوە ئەلحەمدوللا ڕۆژە نانی حرامت بۆ منداڵەکانت نەهێناوەتەوە. ڕۆژێک قەرزاری خەڵک نی، قەرزت لە خەڵک نەکرد بەنێتەوەی حەپەلوشیکەی لە دوایی چیم لێ دەکە با بڕۆژکاتم لێ بکە. نەخێ قەرزاری کەس نیم، قەرزی خەڵکم لابوو بێ داومەتەوە، میراتی خوشک و براکانن نەخواردووە،
ئەو ماڵی کە تێدای چەند خۆشە بڵێ واللهی ئەم خانووە بەشی هیچ خوشک و برایەکمی تێدا نییە. ئەو مەزرعەیە کە هەمە، ئەو چێڵگە کوشت و کاڵی کە هەمە، ئەو دوکان و بازاڕی کە هەمە سوپاس بۆ ئەلله هەمووی ڕەنجی شانی خۆم و ماندوێتیەوە و فەزلی خۆیان کە پێبەخشیوم سوپاس بۆ خوای پەروەردگار 1 دینار و دۆلار بستێ زەوی ماڵی میراتگر بۆ خوشک و براکانم لە ماڵم دانیە. بەخوا خەڵکانێکەیە کە ئێستا دەوڵەمەندە ئەگە حساب و کتابی خۆی بکە خۆی بخەڵەتێنێ خۆی نەخەڵەتێنێ دەزانێ بەخوا کاتی خۆی غەدری لە خوشک و براکانی کردووە. بەشە هەرە گەورەکە و چاکەکەی بۆ خۆی داناوە پارچەیەکی کەمی داوە بە ئەوان یان باوکو دایکەکە بەداخەوە غەدریان کردووە. ئەمیش ئێستا ناڵێ با لە کۆڵ خۆمی کەمەوە وەکو ئەوان خۆیان گونەهبار کرد بۆ من با من ڕزگاریان کەم با من حەقەکەیان بۆ بژێرمەوە نەخێر خۆی لێ خەواندۆەوە ئازانە دۆڕکە نوێژی مزگەوت و جمعە و جەماعەتێک ئێتر تەواوە نەخێر و مال و لە قۆناغی کۆتایی تەمەنە لە بەرزیەوە سەیری شریتی تەمەنتکەی ئەلحەمدولله سوپاس بۆ خوای پەروەردگار ماڵی کەسم بەلاوە نییە وعیرضۆ کەسایەتی کەسن لە کەدار نەکرد بێ بوختانت بۆ کەس نەکرد بێ ناموسی کەسن نەڕووشاند بێ حیا و ئابڕووی کەسن نەبرد بێ کۆمنتی ناشرینت بۆ کەس نەنووسی بێ ئەزانی چەند گەورەیە لە کۆتایی تەمەنە بەو زمانەی تۆ بەو پەنجەی تۆ لەسەر فەیسبوک بەلایک و کۆمنتی تۆ ئابڕووی خەڵک نەبرابێ بوختان بۆ کەس نەکرابێ حیای کەس نەبرابێ خۆش بە حاڵی ئەو کەسەی تەمەنی ئاوا بە خاوێنی دەباتە سەر ئێمە خوای پەروەردگار بمانژێڕێ یەکێک لەو کەسانەی کە تەمەنیان بە خاوێنی دەبەنە سەر و دنیایەکی جوان بەڕێ دەکەن و بەهشتی خوا جێگایانە دوعاشمان ئەو ئاەتە قورئانیە بێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار هەتا ئەڵلقەیەکی تر لە پرۆگرامی کلیلدا هەموو لایەکتان بە پەروەردگار دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته